باش بە حاڵی خۆمان سوپاسی پێشوازی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی و برادرانی تر لە مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی دەکەین هەروەکو مامۆستا باسی کرد کۆبوونەوەیەکی باشمان هەبوو بە شێوەیەکی گشتی ئەو پرسانەی کە پەیوەندیان بە دەستورەوە هەبوو بە بابەتی مەسەلەی سەرۆکی هەرێمەوە هەبوو ئێمە لەم کۆبوونەوەیەدا بیر و بۆچوونی خۆمان خستە ڕوو و بڕیاریشمان داوە کە ئێمە طبعا لەگەڵ لایەنەکانی تریش قسە دەکەین ئەو پرەنسیبانەی کە ئێمە هەمومان لەسەری متتەفەقین یەکەمیان ئەوەیە کە ئەمە پرسێکە تەنها پەیوەندی بە یەک حزبەوە نییە پەیوەندی بە هەموو حزبە لایەنە سیاسیەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی هەموو لایەنەکان هەیە و بە هەموو پێکهاتەکانی تری کوردستانەوە و مەرجی سەرەکی بۆ حەلی ئەم مشکلەیە مەسەلەی تەوافق و سازانە لە ناو هەموو پێکهاتەکان ئێمە ئەم مەبدەئەمان باز کردووە و قبولیشمانە طبیعی بۆ ئەم پرەنسیبە پێویست بەوە دەکەوتن کە گفتوگۆی زیاتر بکەین و هەوڵ بدەین بگەینە ساز بگەینە تەوافقێکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دابێت ئەوەی کە ئێمە دەمانەوێ بیڵێن طبعا ئێمە من خۆم هەر لە دوای ئەو جەلسەی کە لە پەرلەمان ڕوویدا هەر لە دوای ئەو جەلسەوە دەمەوێت بەڕاستی سوپاسی جهودی جەنابی ئەمینداری گشتی بکەم کە لەو ڕۆژەوە و حتا ئێستا بەردەوام لەگەڵ ئێمە و لەگەڵ لایەنەکانی تریش لەسەر خەت بوون بۆ ئەوەی شتەکە لە حەجمی خۆی گەورەتر نەکرێ و هەوڵ بدرێتن بە حیوار بە گفتوگۆ لەگەڵ یەکتر دانیشتن ئەم کێشانە چارەسەر بکرێت من دەمەوێت تاکید لە یەک نقطە بکەمەوە دەستوری هەرێمی کوردستان بۆ یەک شەخص نانووسرێ دەستوری هەرێمی کوردستان بۆ ملەتێک دەنووسرێ بۆ هەموو ئەو پێکهاتانەی کە لە هەرێمی کوردستاندا دەژین دەنووسرێ مەسەلا ئەوە نییە دەبێ و ئەوەی کە مهمە ئێمە دەبێ بەرژەوەندی هەموو لایەک ڕەچاو بکرێت لەم دەستورەدا نەک تەنها بەرژەوەندی لایەک و ئەمە تەنها ڕێگەی ئەوەیە کە ئێمە بە تەوافق و بە لەگەڵ یەکتر دانیشتن و بە سازان هەوڵ بدەین ئەم کێشانە چارەسەر بکەین دوور لە تەعەسوباتی تر ئێمە دەبێ بەڕاستی بیر لەوە بکەینەوە چ دەستورێک بۆ هەرێمی کوردستان باشە نەمە بەس شخصێکە ئەم شخصە ئەمڕۆ هەیە سبەینی ئەو شخصە نییە ئەم ملەتە دەمێنێتەوە ئەم وڵاتەش دەمێنێتەوە ئەم دەستورە دەبێ لە چوارچێوەی مەسلحەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا بنووسرێتەوە و دەبێ هیوادارم هەموو لایەک بەو چاوە سەیری دەستور بکەین و بتەکید ئەوە ئەو شێوەیە کە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستانەوە سەیری نووسینەوەی ئەم دەستورە ئێمە ئینشاءڵڵا دانیشتنی ترەکەین ینی دوای ئەم دانیشتانە بەکۆ دانیشتێکی پێنج قۆڵیەکەین بۆ سازانێکی نیشتیمانی لەسەر مەسەلانە لەو کاتا بە درێژی لەسەرم بابەتانە قسەکەین زۆر سپاس بۆم